الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين إمان داران خواناساني زور بريس وكتاو كردني زنجير باسا كمان لخزمت أو كساني كأنعم الله عليهم خلاتي هر برزي پروردگار يان بسرويا كأوانج بريتين للنبيين والصديقين والشهداء والصالحين وحسن أولئك رفيقا شوار هەڵبژار دەیناو ئیمانداران کە یەکەمیان تەواو بوو بە هاتنی محەممەدی مستەفا صلی الله عليه وسلم دەرگای پێغەمبەرایەتی داخرا کە هەڵبژێردراوترین مرۆڤی سەرزەوی بوون بۆ گەیاندنی پەیامی خوای پەروەردگار بەڵام لە سێیەکەی تردا هەوڵ بدەن ناوی خۆت تۆمارکە بە پێی بەرزی ئیمانی ناودڵ و جوانی کردەوەکانی ناو کۆمەڵگا ئینسان لە یەکێک لەو سێ تاقمەی دواییدا جێگەی دەبێتەوە. یەکەمیان کاروانی ئەسسیدیقین، زۆر بەڕازدانەران، ئەوانەی هەرچیشک و گومانێک بێ لە دڵیاندا بۆ چرکەیەکیش نابێ بەرامبەر بەم ئیسلام و پەیامی خوای پەروەردگارە، ئیمانی هەرە بەهێزیان بەخوا هەیە، بە هەموو پێغەمبەرانی خوا هەیە. ئولائیکە هم الصدیقون، ئەوانە بەڕاستی ڕازگۆیانن، ئەوانە بەڕاستی ڕازدانەرانن. وتاری ڕابردوو لە خزمەت جەنابتاندا باسی پێشەوای ڕازگۆیان لە پیاوان ئیمامی ئەبوبەکری سیدیقمان کرد. لەناو دەستەی ڕازگۆیان و ئەوانەی کە خوای پەروەردگار بۆ سەر قافڵەی ئەو کاروانە هەڵی بژاردوون لەناو ژنانیشدا خاتو خەدیجەمان هەیە. دایکە خەدیجە خێزانی پێغەمبەر صلی الله عليه وسلم سەرقافڵەی کاروانی ڕازگۆیانە، ئەو کەسەی کەوا یەکەم ئیمانداری ئومەتی محەممەدە صلی الله عليه وسلم لە موسڵمان بووندا پێش ئەبوبەکری سیدیقیشی داوەتەوە. با ئەم جومعەیە لە خزمەت ئەو پێشەوا پایە بەرزەدا بین کە دایکمان خاتو خەدیجەیە. خەدیجە بازرگانێکی دەوڵەمەندی شاری مەککەیە، نەک لە مەککەدا بازرگانی دەکا، ئەوەندە سەرمایەکەی زۆرە بازرگانی بۆ دەرەوەی شاری مەکە و وڵاتانی تریش دەکاوە بەرەو وڵاتی شام دەڕوا. ئەوەندە سەرمایەکەی زۆرە بە تەنیا خۆی سەرپەرشتی بۆ ناکرێ. بە مستەلەحی ئەمڕۆ دەڵێ گروپی کۆمپانیەکانی خاتو خەدیجەی هەبووە، چەندین کەس سەرپەرشتی بازرگانیەکەیان بۆ کردووە. بە عورفی ئەو سەردەما چەندین خزمەتکار و کۆیلە لە ماڵەکەیدا بووە. لەگەڵ ئەوەشە ئەوەندە دەوڵەمەند بوو، بەڵام خاوەن کەسایەتیەکی زۆر ڕاگیرا و دامەزراو بوو. یەکێک بوو لەو ئافرەتانەی لە ڕیزی پیاوانی بەڕێزا حسابی بۆ دەکرا. یەکێک بوو لەو خاوەن کەسایەتیانەی لە شاری مەککە و دەور و بەر و ناو هەموو بازرگانانی وڵاتانە بە 50 ئاماژەی بۆ دەکرا. خاتو خەدیجە ئافرەتێکی شۆخ و شەنگ و جوان و بە ویقار و ڕەوش بەرز، هەموو دەوڵەمەندان، هەموو سەرمایەداران، هەموو پیاوە قۆز و بەڕێزەکان بە شانازیەوە ئامادە بوون هەموو سەروەتیان فیداکەن بەس خەدیجە هاوسەریان بێ. بەڵام خاتو خەدیجە وەکو لە سەرمایەیە دەوڵەمەند بوو، لە عەقڵیشا دەوڵەمەند بوو، لە ژیریدا دەوڵەمەند بوو. جا زۆر گرنگە خەڵکانێک هەیە پارەی یەکجار زۆریان هەیە، بەڵام لە عەقڵا سفرن بەداخەوە، بەس ژمارەی حسابیان بەهێزە. خاتو خەدیجە یەکێک بوو لەو بازرگانانەی وەکو لە ژمارەی پارەدا زۆر دەوڵەمەند بوو، لە عەقڵی و ژیریشا لە لووتکەی سەرکەوتنا بوو. زۆر جوان بیری دەکردەوە دەیبینی، زۆر جوان بین و دووربین بوو. بۆیە کاتێکەوە لە ناو کۆمەڵگایەکی وەکو مەککە و دەوروبەریدا هەستی کرد ئەمیش پێویستی با ئامێزی پیاوێکی بەڕێزە، ناکرێ هەر ئەوا دانیشێ. هەموو پارە و سەروەت و سامانی دنیا بۆ ئافرەت نابێتە ئامێزی پڕ میهرەبانی پیاوێک. بەڵام چێ هەڵبژێرێ؟ ئەوانەی هەموو ڕۆژێ دێنە دەرگاکەی و پارەکانیان عەرز دەکەن، بەڵام کەسایەتێکی لاواز یان چێ هەڵبژێرێ لە بۆتەی تاقیکردنەوەدا دەرچێ؟ سیر دەکا نمونەی کەسایەتی و مرۆڤایەتی بەس محەممەد ماوە صلی الله عليه وسلم. خەڵکی باشی تر هەبوون، بەڵام ئەم لە لووتکەدایە ئەو گەنجە تازە پیا هەڵکەوتووەی کە تازە پێدەگا
بەڵام کێشەیەک نییە لە مەکەدا سەرداوەکەی نەچێتەوە لای ئەو چارەسەرەکەی بەدەستی ئەو نەبێ، بەڵام هێشتا پێویستە زیاتر تاقی بکاتەوە، نەوەکەوە هەڕووکەش بێ. بانگی کرد و وتی ئەی محەممەد وەرە بڕۆ بۆ وڵاتی شام، کاروانی بازرگانی ئەمجارم یەکجار سەرمایەکی زۆری هەیە، تۆ سەرقافڵە بە و مەیسەرەی غولامیشم لە خزمەتتایە و کارەکانت بۆ ئاسان دەکا. چەندین پیاوی تری لەگەڵا نارد. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر بەسەرکەوتووی هەموو کەلوپەلەکانی بۆ ساغ کردەوە. هیچ کاتێک خات و خەدیجە بەقەدەر ئەو سەفەرە قازانجی نەکردبوو. سبحان الله بەرەکەتی خۆیان بەسەرا دەباری. مەیسەرە هەر پێی سەیر بوو، ئەوە جاران دەهات نام شارە، هەمان کاڵا و هەمان بازرگانی، باشە بۆ ئەو هەموو قازانجا ئەو هەموو خێر و بەرەکەتەی نەبینی بوو. لەبەرەوەی کە هاتەوە بۆی گێڕایەوە وتی وەڵڵی محەممەد دوو سیفەتی زۆر سەیری تێدایە. یەکەمیان حەتا بڵێ دەستپاک و ئەمینە، دووەمیشیان حەتا بڵێ لێزان و وریایە. بۆ بازرگان دەبێ ئەو دوانت هەبێ، هەیە زۆر دەستپاک و ئەمینە بەڵام لێزان نییە، هەیە لێزانە بەڵام دەستپاک و ئەمین نییە. هەردوو سیفەتی بازرگانی سەرکەوتوو لەم گەنجەدایە کە بە ژمارەی پارە تەنها 1 دیناریشی لەسەر زەوی نییە خۆی، 1 دیناری نییە، بەڵام لە ڕووی ژیری و عەقڵ و کەسایەتیەوە لە لوتکەدای لەو حەق وایە سەرۆکی هەموو بازرگانەکان بێ. ئەمجا باسی کرد چەند بە حیلمە، چەند لەسرە خۆیە، چەند بە ویقارە، چەند چاوپاکە، چەند دەستپاکە. خات و خەدیجە زیاتر شەیدای محەممەد بوو صلی الله علیه وسلم. بۆیە بەڕاستی ویستی لە نزیکەوە پێی بڵێ خۆشم دەوێی، ئەمەوێ ژیانم لەگەڵ تۆوا بەرمەسەر. بەڵام لە ڕێی دەستە خوشکێکی متمانە پێکراویەوە مفاتەحەی کرد و پێی وت ئەگەر ژنێک هەبێ بێوێ شوت پێ بکە ئامادەی؟ پێغەمبەری وریا و زیرەکیش تێدەگا ئەوە کێیە؟ ئەوە خەدیجەیە. بەڕاشکاوی دەیەوێ بڵێ خۆشم دەوی و شوت پێ دەکەم. بڕیار درا و کۆتایی مەجلیسی خێر هات و مارەکرا، چوونە لانەی هاوسەریەوە، تەواوی سەروەت و سامانی خۆی خستە خزمەت پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم بەبێ منەت. بۆیە کە شووی پێکرد هیچی لێ نەویست. محەممەد صلی الله علیه وسلم پێغەمبەری خوا و کاتەکە نەبوو بە پێغەمبەر گەنجێکی 25 ساڵی هیچی نییە، هەر هیچی نییە لە سەروەت و سامانی ئەم دنیایە. مامێکی هەژار و فەقیر منداڵەکانی تەوزیع بکرێن لەبەر هەژاری. بۆیە 15 ساڵ تەمەنی لەگەڵا ڕابوار تا 40 ساڵی. ئەو 15 ساڵە خۆشترین ساتەکانی ژیان. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە مانگی پڕبەرەکەتی ڕەمەزاندا وەکو ئێستا وەحی خوای بۆ هات کە جوبریلی بۆ یەکەم جار بینی سوورەتی علەقی بۆ هێنا ئیقرأ بسم ربک الذی خەلق تا کۆتایی هاتەوە و لەرزێکی لێ هاتبوو فەرمووی خەدیجە دام پۆشە. یەکسەر مناقەشەی لەگەڵ نەکرد و دای پۆشی کە هادیئ بۆوانێ و لە خەو خەبەری بۆەوە فەرمووی لەقەد خەشیت عەلی نەفسی، بەڕاستی خەدیجە دەترسم تووشی بەڵایەک ببم، شتێکی زۆر سەرسوڕهێنەر و سام ناکەم بینی لاشکەوتەکەدا. خەدیجە هات بەلایەوە، ژیرانە دڵیدایەوە، تاکو ئەرکە سەنگینەکەی سانا ببێ بەلایەوە، بە ماڵی خۆی بە گیانی خۆی فیدای ئەو بوو، هەر لەسەری دەکردەوە، ڕۆژێک بیانووی پێ نەگرت و جارێک ساردی نەکردەوە. یەکسەر بە چەند وشەیەک فەرمووی کەلا واللهی لا یخزیک الله ئەبەدا. خۆشەویستەکە محەممەد صلی الله علیه وسلم هەرگیز دڵ لە دڵ مەدە، قەت خوا تۆ تووشی بەڵاو نەهامەتی و سەرشۆڕی ناکە، زەلیلت ناکە. ئینەکە لەتەصیل الرەحم، چونکە ئەزانی تۆ چەند پیاوێکی دەست و دڵ واڵای، ئەزانی چەند بەخشندەی، هەموو پارەکانت خستۆتە خزمەتی خزمەکانتە، وەسیلەی ڕەحم جێبەجێ دەکەی، میوان دۆستی، نامرادێک نەماوە ڕووبکاتە دەرگاکەت و بە پارەکانت هاوکاری نەکەی و پشتی هەڵنەستێنیتەوە. سەیری کە بەڕێزان دەڵێ هەمووی تۆ کردوتە ئەی محەممەد، یەک جار باسی ئەوەی ناکە بە پارەی من کردوتە. زۆر ژن هەیە دڵ موچەکەی خۆم پارەکەی خۆم، دەڵێ ئینەکە هەر هەمووی تۆ کردوتە لە کاتێکە 1 دیرهەم و دیناری پێغەمبەری خوا نەبووە، بەڵام بە هیچ شێوەیەک باسی خۆی ناکە. یعنی ئەی خۆشەویستم من نەک پارەکانم خودی خۆشم فیداتم، هەرگیز مەترسە. هێوری کردەوە بەردەوام لە پشتی بوو. خەدیجە لە ئەو پەڕی خۆشگوزەرانی ژیانە بوو بەڕێزان، هەژار نەبوو، بێکەس نەبوو. ئیسلامی ئێمە دوو کۆڵەکەی سدیقینی هەیە، هەردووچیان لە لوتکەی دەوڵەمەندیدا بوون، هەردووچیان لە ئەو پەڕی کاون کەسایەتیدا بوون، هەردووچیان بە پەنجە ئاماژەیان بۆ دەکرا لە ڕووی کەس و کار و بەهێزی عەشرەتەوە. واتە ئیسلامی ئێمە کە دەڵێ ئەسدیقین ئەوانە بە فەقیرەکان دەستیان پێ نەکرد، بە بێکەسەکان دەستیان پێ نەکرد. دوو کۆڵەکە بەهێزەکەی ئیسلام
ئەبوو بەکر لە پیاوان خات و خەدیجە لە ژنان حتا بڵێ سەرمایەدار و پارەدار بوون، بەڵام حتا بڵێ خاوەن عەقڵ و ژیریەکی گەورە و کەسایەتێکی ڕاگیراو بوون. بەڵێ خوای پەروەردگار پاداشتی خات و خەدیجەی بەچی دایەوە. بەڕێزان هەر کەسێ بۆ خوا بێ خوای گەورە لەگەڵ یا دەبێ. ئەم کاروانە خۆتی لەگەڵا تۆمارکە وەکو خات و خەدیجە خۆت تەسلیمی ڕەب العالەمین کە و بێخەم بژی لە دنیادا و بێخەم بژی لە قیامەتە. خوای گەورە پاداشتی دایەوە محەممەد بوو بە هاوسەری. ئەڵڵاه چ پاداشتێ لەوە گەورەترە. بەهۆی ئەم زەواجەوە بوو یەکەم کەس لەسەر گۆی زەویدا کە وتوێتی لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوول الله ئەو ژنە بوو کە خەدیجەیە. یەکەم شایەتمان لە دەمی ئەوە هاتە دەرەوە. بوو بەسەر قافڵەی هەموو ئیماندارانی ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم. بوو بەسەر قافڵەی هەموو ڕازگۆیانی ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم. دووەمیان لە هەموو ژیانی خات و خەدیجە لەگەڵ پێغەمبەرە بووە یەک چرکەش کێشەی ژیانی نەبووە. هیچ خێزانێک نابینیەوە. بە هەموو خێزانە بەڕێزەکان و دایکانی ترمانەوە لە خێزانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە خوا هەمووی لە قورئانە تۆمار کردووە. پێمان دەڵێ بە دوی خێزانی نمونەییدا مەگەڕێ یەک ژن و پیاونیە لەم سەرزەویدا جارێک دەمەبواڵە و کێشە و عاجزێک نەکەوێتە بینیانەوە. تەنها یەک کەس هەیە لە سەرزەویدا، یەک کەس باوەڕ ناکەم دووبارەش ببێتەوە جارێکی تر، ئەویش خات و خەدیجەیە. بۆ یەک چرکە لە هەموو عمریا لەگەڵ پێغەمبەرە دەمەبۆڵەیەکی نەبووە. خوای گەورە پاداشتی دایەوە چ خۆشترین ژیانێکت لەگەڵ هاوسەرتا بۆ یەک چرکە عاجزی نەکەوێتە بینتەوە. بەس تەنها کەسی سەر مێژووی مرۆڤایەتیە و جارێک کەش دڵنیاتان دەکەم دووبارە نابێتەوە. خوا پاداشتی دایەوە ئەم هەموو فەزلی خوا بوو. سێەم منداڵی ساڵح دوو کوڕەکانی قاسم و عەبدوڵڵا هەر بە منداڵی مردن، بەڵام چوار کچەکەی زەینەب و فاتیمە و ڕوقیە و ئوم کولسوم گەورە بوون. هەر کە باوکیان بوو بە پێغەمبەر چونکە دایکیان پشتیوانی بوو. ئەگە بیوتایە باوکتان لەوە سێتیەک چوو بێ پێم ودا نەنیشت، یەکسەر وتی ئەی باوکتان هەرچی بڵێت تەواوە پێویست بە گفتوگۆ ناکە لەگەڵیا. هەر یەکسەر چوار کچەکەی هەر چواریان موسڵمان بوون. لەوە خۆشتر نییە منداڵەکانت لەسەر ڕێبازەکەی تۆ بن. ئەگە خوا نەخواستە کچێکی بێ باوەڕ بوویە، ئەگە منداڵێکی بە بێ باوەڕی بمردایە، ئەبوو بەلەکەیەک لە مێژووی پێغەمبەر صلی الله علیه وسلم نابێشتی واش ببێ. هەموو بەرەکەتی ئەو ئافرەتە بوو، هەموو بەرەکەتی ئەو دایکە بوو کە ئەو منداڵانەوە دەرچوون. چوارەمیان زاواکانی نمونەی مردایەتی بوون. کاتێک خۆی پەروەردگار کوڕەکانی لە پێغەمبەر صلی الله علیه وسلم وەرگرتەوە، خوا بە زاوا قەرەبووی بۆ کردەوە. ئومەتی محەممەد صلی الله علیه وسلم پیاوانی بەڕێز شانازی بە زاواکانتانەوە بکەن. زاوا کورتە، واللهی خوای گەورە هەر کەسێکی خۆش بووە زاوایەکی باشی دەداتێ. کوڕێک بە گەورەی نە شیرت داوەتێ، نە خزمەتت کردووە، نە نانت داوەتێ، بە گەورەی هاتۆتە ماڵەکەت و کوڕی ماڵتە. بەخوا زاوای باش لە کوڕ دڵسۆزترە بۆ دایک و باوکی کچەکە. خوای گەورە ئەو زاوا باشانەی بە خات و خەدیجە و پێغەمبەری خواڕەوە بینی. هەروەها زاوای چاک کچەکەت حەساوەتەوە. پیا و ژنیش کە کچیان شوو دەکا یەک ئاواتیان هەیە، بەس خوایە کچەکەم بحەسێتەوە. زاوای چاک کچەکەت دەحەسێنێتەوە، یعنی خۆتی حەساندەوە، لە هەموو شتێ بە نرخترە. لەبارەی ئیمامی عەلیەوە کە زاوای بوو خاوسەری فاتیمە دەفەرمێ ئەفەلا تەرضى أن تكون مني بمنزلة هارون من موسى إلا أنه لا نبي بعدي رواه البخاري. فەرمووی عەلی ڕازی دەبی تۆ وەکو هاڕون وابی بۆ موسا، چۆن موسا هاڕون پشت و پەنای بوو، دەستگیری بوو، خاوخەمی بوو، پشتیوانی بوو. ئەی عەلی تۆ لە هەموو بارودۆخێکی ژیانە بووە من برای کەسی پشتی هێزی باسکی، بەس ئەوەیە لە دوای من پێغەمبەر نابێ. ئەوەندە بینی ئەم خەزور و زاوایە بەهێز بوو. کاتێکیشکەوە ئەبوالعاس بوو بە هاوسەری زەینەب، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەکو لە بوخاریدا هاتووە دەفەرمێ هەمیشە مەدحی دەکرد، دەیفەرموو حەدەثەنی فەصەدەقەنی. هەر کاتێک ئەبوالعاس قسەی لەگەڵ کردبم بەرز ڕازگۆییم لێبینیوە، قەت درۆم لە زاواکەم نەبینیوە. ووعدني فوفى لي أو كاتي زينب تسليم كروتم أم أمانة بباريزا هرگیز خیانەتی لە ئەمانەتەکە نەکردو، هەر وعدێکی دابێ زاواکەم جێبەجێ کردووە. کاتێکیش کە ئیمامی عوسمان ڕوقیەی کچیدایە لە مەککە، دوای هیجرەت لە ساڵی دوی کۆچی لە کاتی بەدرا نەخۆش کەوت، فەرمووی عوسمان تۆ مەیە بۆ بەدر، تۆ لای ڕوقیەی کچم بمێنەوە کە هاوسەرتە. هەتا پێغەمبەری خوا لە بەدرا گەڕایەوە، ڕوقیە خان وەفاتی کرد. پێغەمبەر صلی الله علیه و سلم بە ناشتنی ڕانەگەی سەهمی تایبەتی دانا بۆ عوسمانی کوڕی عەفان بەدریە، هەرچەند بەشداری ناو جەنگەکەشی نەکردووە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خۆی پێشنیاری بۆ کرد، ئەوەندە زاواکەی خۆش دەوێ وەرە ئوم کولسومیشت دەدەمێ. ئوم کولسومی کچیشی دایە،
دوای 7 ساڵ دیسان لەم هاوسەرگیریە لە شەعبانی ساڵی 9 کۆچیدا ئوم کلسومیش نەخۆشکەوت دیسان وەفاتی کرد. واتە دوو کچی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لای ئیمامی عوسمان وەفاتیان کرد. بخاري لا أنس كري مالك ودجارته ودفرم شهدنا بنت رسول الله صلى الله عليه وسلم ورسول الله جالس على القبر فرأيت عينيه تدمعان دفرم بيغمبري خوا صلى الله عليه وسلم لسر قوركي خاتو زينب دانشتبو بینیم چۆن فرمێسک بە خوڕ بە چاوە پیرۆزەکانیا دەهات نەخوارەوە بۆ کچەکەی دەگریا. زۆر گریای ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ژیانتا. بەڵێ دەفەرمێ لەو کاتەدا ئیمامی عوسمانی بینی جەرگی سوتاوە و هۆن فرمێسک بە چاوە پیرۆزەکانیا دێتە خوارە لەسەر قەبرەکەی زەینەبی کچی. بەڵام کە سەر هەڵدەبڕێ عوسمان چۆن دەگریا، چۆن کە هەستاون لەسەر قەبران خەمبارە. خەڵکانێکی دڵنەخۆشیش لەوە ئەچێ هەبوو بن بڵێن کاکە لەوە چێوە شومی بێ، کچی یەکەمی هەر مرد، کچی دووەمی هەمووی 7 ساڵی پێچوو هەر مرد. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەو دڵگەرمی و تەعزیەیەدا دەستی خستە سەر شانی ئیمامی عوسمان. لەو کاتەدا وەکو ئیمامی هەیثەمی ڕیوایەت دەکات بە سەنەدێکی حەسەن فەرمووی لەو کانت عندنا ثالثة لزوجناكها یا عوسمان. خۆزگە لە خۆزگەی خوا عوسمان ئالەم کاتەدا کچێکی ترم بمایە لە ماڵێ، وەڵڵی کچی سێمیشم هەر ئێستا لێمارە دەکردی، ئەوە نەم خۆش دەوی. چ گەورەی یەکە زاواکەت ئەوەندە خۆشت بوێ خۆزگە بخوازی کچێکی ترت بمایە، ئەویشت هەر لەو کاتەیە پێشکەش کردایە. ئەوەندە خوای پەروەردگار قەرەبووی بۆ کردبوونەوە بۆ پێغەمبەری خوا بۆ خاتو خەدیجە بەم زاوا گەورە و باشانە، بەم خاوەن مەردایەتی و خواناسیانە. پێنجەمیان سەلامی خوای پەروەردگاری هەر لە دنیادا پێگەیشت. ئیمامی بوخاری ڕیوایەت دەکات دەفەرمێ ئەتا جوبریل النبي صلى الله عليه وسلم. جبريل أمين هات خزمت پیغمبر وتي يا رسول الله هذه خديجة، أي پیغمبر إخوة صلى الله عليه وسلم أو أفرتي لدورة ودي أو خاتو خديجة قد أتتك معها إناء فيه إدام أو طعام أو شراب، نانو بيخور آي بوهناوي، فإذا هي أتتك هر كاتي قيشتلات فاقرأ عليها السلام من ربها، بيبلي الله سلامي ليدك. سبحان الله. خوال لعرشي عظيمة وبا خوي جل جلاله سبحانه وتعالى السلام لخديجة دكا ومني سلامي منيشي بيبقينا بيبقى جبريل أمين سلام اللي دكا وبشرها ببيت في الجنة من قصب لا صخب فيه ولا نصب. مجديك شي بداية جگە لەو بەهەشتەی کە بۆی ئامادەکراوەکو ئیماندار دیارەکی تایبەتی لەلایەن خوا بۆ ئامادەکراوە. ئەمە نادرێ بە هیچ کەسی تر. یەک کۆشکی تایبەتی لە زێڕی تایبەت و لؤلؤ ئامادەکراو لەلایەن خواوە. نە دەنگەدەنگی تێدایە، نە ماندووبوونی تێدایە، حتى هەتا بە ئیسراحە لێی دەحەسێتەوە. دیاری تایبەتی ڕەب العالەمینە بۆ خاتو خەدیجە. ئەو مژدەیە بدەیە و وابزانە کلیلەکانی بەهەشتی وەرگرتووە. لەناو بەهەشتا ئەو دیاری خوای گەورەی پێبەخشراوە. خوای گەورە بەوە پاداشتی دایەوە. شەشەمیان مێردێکی وەفادار کە هەرگیز بیری نەدەچوو. هیچ شتێک بۆ ژن لەوە سەرمایەدارتر نییە کە مێردەکەی وەفادار بێ بەرامبەری. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێک کە خەدیجە وەفاتی کرد ئەو ساڵەی ناونا عام الحزن، ساڵی ماتەمینی. ئەزانی بۆچی ناوی ماتەمینی؟ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی حتا ئێستا وام زانیوە خەمم نەبووە، ئێستا خەمەکانی محەممەد دەستیان پێکرد. چونکە هەمیشەکە ئازار دەدرام لە دەرەوە. کاتێک ئەو کافر و بیا بڕوایانە ئازاریان دەدام، تۆمەتیان بۆ هەڵدەبەستم، بڕوایان بە ئیسلام نەدەکرد، بە درۆیان دەزانیم کە قەت درۆشم بۆ هیچ کەسێک نەکردووە لە ژیانە، چۆن بە ناوی خواوە درۆ دەکەم. ئەوانە عەزیەتیان دەدام کە دەهاتمە ماڵەوە، خەدیجە ئامێزی بۆ دەگرتمەوە، ئەوەندە دڵخۆشی دەدامەوە کە دەڕۆیشتمە دەرەوە هیچ خەمێکم نەدەما. ئای خەدیجە گیان ئێستا ئەمجا من سرم بە باوەشی کێدا بکەم. بۆیە زانانی دەروون ناز دڵەن ئینسان کە خەفەتی هەبوو لەو کاتەدا کەسێک هەبێ دەردە دڵی بۆ بکە، خوای گەورە شیفای دەرونی دەدا. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هیچ کەسی شک نەدەبرد لەسەر زەویدا بەقەدەر خەدیجە جێگەی متمانە بێ. بۆیە هەموو جارە کە لە دەرەوە زۆر عەزیەت دەدرا، دەهاتەوە ماڵەوە و تەواوی قسەکانی بۆ خاتو خەدیجە دەجێڕایەوە. ئەوی ژنێکی دنیا دیدا، عاقڵ و ژیر و بە تەحەمل و هیممەت بەرز، جوان جوان دڵی دەدایەوە. وەیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باوەڕ ناکەم لە ژیانیا بەقەدەر وەفاتی خاتو خەدیجە گریا بێ. بە قوربانی ئەو چاوانت بم ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم
کە زۆریان پێگریایی، زۆر گریایی بۆ باوشێک کە نەتبینی، زۆر گریایی بۆ دایکێک کە خۆت ئامادەی ناشتنی بووی منداڵێکی 6 ساڵە بە مسکڵت دەکردە سەر قەبرەکەی، زۆر گریایی بۆ مردنی باپیرەت کە لە 12 ساڵیە لە 8 ساڵیە بەجێ هێشتی دیسان هەتی و کەوتیتەوە، بەڵام هیچ ئازارێک بەقەدەر وەفاتی خەدیجە تۆی ئازار نەدا، هیچ کات خەمن نەناسی، فەرمووی وەڵڵاهی تا ئێستا وەمزانیوە خەم لەسەر زەویدانیە لەگەڵ ئەو هەموو مەینەتی کە کێشتومە، چونکە خات و خەدیجەم هەبوو. هەر کاتێ پێغەمبەر صلی الله علیه وسلم عەزیزانم عاشقانی ڕێبازەکەی محەممەد صلی الله علیه وسلم کە کتێبت خوێندەوە کە گوێ لە وتارگرت پێغەمبەر گریا بێ ئەبێت چەند فرمێسکێک بڕژێتە چاوتەوە، ئەینا دەبێت لە خۆت بترسی، هەر شوێنێک پێغەمبەر تیا گریا بێ ئەبێ بگری، هەر شوێنە پێغەمبەر زەردەخەنەی کردبێ دەبێت زەردەخەنە بکەی. سیرەی پێغەمبەر ڕێبازی ژیانمانە، ئەوە نییە وەکووا ژیان نامەی کەسێکی ئاسایی بیخوێنینەوە. ئای چەنە خەدیجەت خۆش دەویستەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، چەنە مەحزوون بووی ئەو چاوە پیرۆزانە دیسان هۆن هۆن فرمێسکی داهاتە سەر، هەرگیز لەیادن نەکرد. ئیمامی بوخاری لە خاتو عایشەوە دەجێڕێتەوە دەفەرمێ وەڵڵاهی غیرەم بەرامبەر هیچ نێکی پێغەمبەر نەبووە بەرامبەر بە خەدیجە نەبێ ئەوەندەی کە بەرامبەر ئەو بەهێز بوو. لە کاتێکە لە هەموو ژیانە خەدیجەم بە چاوی خۆم نەدی بوو، هەوەیەکم بوو قەت نەمدی بوو لە ژیانما، بەڵام هیچ غیرەیەکی بەهێزم نەبووە لە هیچ ژنێکی بەرامبەر بە خەدیجە نەبێ. بۆ؟ چونکە پێغەمبەری خوا كأنه لم يكن في الدنيا، دەفەرمێ پێغەمبەری خوا كان النبي صلى الله عليه وسلم يكثر ذكرها، ئەوەندەی باز دەکرد، ئەوەندەی باز دەکرد غیرەم لێ دەکرد لە قەبرەکەشیا، هەرگیز لە یادی نەدەکرد. هەموو جار کە حیوانێکی سەر دەبڕی بەدەستی خۆی پارچەی دەکرد و دەیکردە توورەکەەوە دەیفەرموو ئەمە بۆ هاوڕێکەی خەدیجە، ئەمە بۆ دۆستەکەی خەدیجە، ئەوە فڵان ئافرەت خەدیجەی زۆر خۆش دەویست، حتا جارێ بۆ خێزانەکانی عاجز دەبوون بەس خەدیجە. خاتو عایشە دەنگیریە بەرز دەبەوە كأنه لم يكن في الدنيا إلا خەدیجە، ئەی پێغەمبەری خوا چێ دەڵی لەم دنیادا ئافرەتێک نەماوە بەس خەدیجە نەبێ. دەیفەرموو إنها كانت وكان لي منها ولد، بەڵێ وابوو وا چاک بوو وا چاک بوو وا چاک بوو، دایکی منداڵەکانم بوو. بەم شێوەیە هەرگیز پێغەمبەری خوا لە بیری نەچوو. حوتەم پاداشتی خوا هەر لە دنیادا پێغەمبەری خوا شایدی بۆ خەدیجەدا. خەیر نیسائها مەریەم وخەیر نیسائها خەدیجە، بوخاری ڕیواەتی کردووە. باشترین ئافرەتی ئومەتی عیسا سەلامی خوای لەسەر بێ مەریەمە، باشترین ئافرەتی ئومەتی محەممەد صلی الله علیه وسلم خاتو خەدیجەیە و هیچ کەس لەو جارش کە باشتر نابێ. بەڵێ خۆشەویستانم، ئەبوو بەکر و خەدیجە هەردووچیان بە مردنی ئاسایی مردن شەهید نەبوون. ئەمە دەرسێکی زۆر گەورەی تێدایە. شەهیدان زۆر بەڕێزن لای خوا کە بە ڕوحی خۆیان فیدای ئیسلام دەکەن، خوێنی خۆیان دەڕێژن. بەس ئیسلامی ئێمە پێمان دەڵێ سدیقین پێش شەهیدەکانیشن، ئەوانەی کە بۆ خوا دەژین. ئیسلام دوو کەسی دەوێ، یەکەمیان حتا دەمرێ بە جوانی لە خزمەتی ئیسلامدا بێ. خەدیجەی سەرقافڵەی سدیقان، ئەبوو بەکری سەرقافڵەی ڕازگۆیان هەردووکیان بە مردنی ئاسایی مردن، شەهید نەبوون. بۆ ئەوەی خوای گەورە پێمان بڵێ پەیامەکەی ئیسلام ئەوەیە پێش ئەوەی هەوڵ بدەی لە پێناوی خوادا بمری، هەوڵ بدە لە پێناوی خوادا بجوان بژی. ئەمجا ئەوانش کە دەمرن و شەهید دەبن بۆ کاولکاری شەهید نابن، بۆ ژیانێکی خۆشگوزەرانی مرۆڤەکانی دوای خۆیان شەهید دەبن. بەڵێ خۆشەویستان، ئەی ئافرەتانی بەڕێز، شوێن کەوتوی ڕێبازی خەدیجە بن. بە دووشت، یەکەمیان خواناسی بە حەق بن. خواناسی بە حەق ئەوەیە وەکو خەدیجە لە ئەو پەڕی خۆشی و دەوڵەمەندی و مرتاحیدا ڕوو دەکاتە خوا. ئافرەتانێکمان هەیە، پیاوانێکیشمان هەیە، کاتێک خەمی زۆری هەیە، کاتێک گرفتارە، کاتێک لێی دەقەومێ، کاتێک خۆشەویستێکی لێ دەمرێت زۆر ڕوو لە خوای و دوعا دەکا. کەچی کاتێک کە دەوڵەمەند دەبێ کە دنیا بەڕوویا پێ دەکەنێ خوا لە یاد دەکا. نەخێر صادقان ڕازگۆیان ئەم کاروانەیەک عادەتیان هەیە، ئەگەر دەتەوێت لەوە بی پیاویان ژنی لە لوتکەی خۆشی ژیاندا خوال لەبیر بێ، شکری خوا بکە و خواپەرست بە لەسەر ڕێبازی ئیسلام بە، نەکە لە کاتی مەراخە ڕوو لە مزگەوتکەی لە دەوڵەمەندیدا پشتی تێکەی. ئەو دوانە لە ئەو پەڕی خۆشی ژیانە لە هیچیان کەم نەبوو، هەموو خۆشیەکانیان بە قوربانی دینی خوا کرد. خوا هەر لە دنیادا عەزیز و سەر بڵندی کردن. دووەمیان ئەی ئافرەتانی بەڕێز، خزمەتی ماڵ و مێردی خۆتان بکەن. تو خوا خوشکانی بەڕێزم، گوێ لەو حەدیسە بگرن کە ئیمامی ئەحمەد لە موسنەدا ڕیوایەتی کردو، شێخ ئەلبانی لە صحیحی جامیعە بە ژمارە فەرموودەی 660 دەفەرمێ ئیسنادەکەی حەسەنە. دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویەتی: ئیذا صلت المرأة خمسها، هەر ژنێک نوێژەکانی ڕێک و پێ کرد، وەسامت شەهرەها،
بەبێ عزری شەرعی ڕۆژوی ڕەمەزانی نەخوارد و حەسەنەت فەرجەها بە ئەخلاق و بە ڕەوشت و خاوەن کەسایەتی و پێگەیەکی بەرزی ناو خەڵک بوو، هەرگیز کەس نەیتوانی بوو چاوی تەماحی بۆ دەست درێژکات، تەوقەی حرامی لەگەڵ کەسان نەکرد بوو لە ژیانیدا، و ئەطاعەت زەوجەها کە شوشی کرد و چۆ لای مێرد بەڕاستی گوێڕایەڵی مێردەکەی بوو، بەڕاستی ماڵەکەی کرد بە بەهەشت. خوشکانی بەڕێزم، ماڵ بە ئێوە دەبێتە بەهەشت. ماڵەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بچووک بوو، بەڵام خەدیجە بۆی کردبوو بە بەهەشتێکی گەورەی ئەم سەرزەوێ، نەک بەهەشتێکی بچکۆلانە. خوشکانی بەڕێزم، هەوڵ بدەن ماڵەکانتان بکەن بە بەهەشت بۆ مێرد و منداڵەکانتان بەم شتانە. ماڵەکەت بکە بە بەهەشت بە ڕووی خۆش، بە قسەی خۆش، بە دوعای خێر، بە ڕێزگرتنی ماڵ و مێردەکەت، بە ڕێزگرتنی منداڵەکان و میوانەکان. وەڵڵاهی ئەو ماڵت دەبێتە بەهەشت. تۆ ماڵی مێردەکەت بۆی بکە بە بەهەشت، منیش موژدەی پێغەمبەرت پێ ڕادەگەێنم. هەر کەسێ ئەو ژنەی ئەو چوار سیفەتەی تێدا بێ، نوێش خوێن و ڕۆژ و گر و ئەخلاق بەرز و ئیطاعە و گوێڕایەڵی مێرد، قیل لها ادخلی من ئەی ئەبواب الجەنەة شئتی، هەر هەشت دەرگای بەهەشتی بۆ دەکرێتەوە. لە کامیانەوە ئارزوو لێ لەو دەرگایانەوە بڕۆ بەهەشتەوە، هەر هەشت دەرگای بەهەشتت بەسەرا کراوەتەوە. خۆی گەورە بۆی ئاسان کردوون، بەس ئاگاتان لە دڵی مێردەکانتان بێ. ئەمڕۆ هەزاران ڕێکخراو لە تا سەری دنیا و کوردستانی شا دروست بووە، بەس پێت دەڵێ حساب بۆ مێرد مەکە، بەس پێت دەڵێ ئابووری سەر بەخۆی خۆت، وەکو چۆن ئابووری سەر بەخۆ هەرێمی کوردستانی قوڕ بەسەرا کرد، ئەبێت چاوەڕێی موچەی ئەم لاولابێ. ئاواش دانەوێ، من ناڵم ئافرەت موچەی نەبێ خراپە، من ناڵم دەوامی نەبێ، ئەوانە نانا، بەڵام ئافرەتیان هانداوە، بەس پارەی خۆم داهاتی خۆم جا مێرد چییە؟ هەر مەمنونی نابم. ئێوە بگەڕێنەوە سەر ڕێبازەکەی خاتوو خەدیجە، ئەگەر هەموو دنیام هەبێ بە قوربانی یەک پەنجەی مێردەکەم بێ، هەرگیز نەوەی پارەکانی خۆم، بڵێ پیاوە کە تۆ کۆڵەکەی ماڵمی، تۆ بەهەشتی ماڵمی، من لەسەر ڕێبازی خاتوو خەدیجە پەروەردە بووم. کچەکانتان لەسەر ڕێبازی خاتوو خەدیجە بۆ ئەم ئیسلامە پەروەردەکەن ئەزیزانم، بۆ ئەوەی تا کشتە لە دەستی دەحەسەیەوە کە شووی کرد ماڵێک ئاوەدان دەکاتەوە دەیباتە بەهەشت. زۆر پێویستیمان پێتە خاتوو خەدیجە، زۆرمان خۆش دەویدایە خەدیجە، ئیسلام شانازیت پێوە دەکا. یا ڕەبی خوای گەورە پاداش بداتەوە خاتوو خەدیجە، داواکارم لە خوای پەروەردگار هەموو ئەم موسڵمانانەی گوێبیستی ئەم وتارن و بینەری ئەم وتارن، هەموو ئەو بەڕێزانە لێرە دانیشتوین، خوایە گیان بە خزمەت خاتوو خەدیجە بگەین لەگەڵ پێغەمبەرە. یا ڕەبی خوا لە ماڵەکەی پێغەمبەرە لە قیامەتە لەگەڵیانە کۆمان کەیتەوە. خوای پەروەردگار کچەکانمان، خێزانەکانمان، هاوسەرمان، دایکانمان خوایە لەسەر ڕێبازی خاتوو خەدیجە ڕاگیراوکەی، بمانگەیەنی بە کاروانی ساڵح، بمانگەیەنی بە کاروانی ڕازگۆیان. خوای پەروەردگار ئەگەر ئەوەندەشمان لە کردار و لە بارانە بێ خۆشمان دەون، هەر کەسیش کەسێکی خۆش بوێ لەگەڵ یایەتی خوایە من پێغەمبەری خوام خۆش دەوێ، ئەبوو بەکرم خۆش دەوێ، خەدیجەم خۆش دەوێ، سدیقینم خۆش دەوێ، خوایە منیش و ئەم ئیماندارانەش بگەینی بەو کاروانە. ئەوەی نەخۆشەیە شافی یا ئەڵڵا شیفای بەخێری بۆ بنێری، ئەوەی دڵ بە خەمە خوایە دڵخۆشی کەی، ئەوەی هەر گرفتارێکی هەیە خوایە ڕزگاری کەی، ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی. ئەم تاعەت و عیبادەتی ڕەمەزانت خوایە بە گەورەی خۆل لێ قبوڵ کردبێن. ختامه مسك لە کۆتایی ڕەمەزانە خوایە هەر هەمومان دڵخۆشکەی، خێر و بەرەکەتی خۆی بەسەرم کوردستان و هەموو جیهاندا بڕێژی یا ڕەب العالەمین. ئینشاءڵڵا ئامادەی وتاری جەژن بن، وتاری بە نرخی جەژن وەرن بۆ مزگەوت بۆ وەرگرتنی جائیزەی ڕۆژوەکانمان، خوایە بەخۆشی بە جەژنی پڕبەرەکەتی ڕەمەزانمان بگەێنی. ئامین ئامین والحەمد لله رب العالمین. oh